لەبارەی درێژەکێشانی ئابلۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئەو پەیوەندیێنەوان بەغدا و یاخود بڵێن حکومەتی بەغدا و حکومەتی هەرێم هەیە کە بە پەیوەندیی خراپ دادەڕوا بە ڕێگایکی خراپ دادەڕوا تەنیا بۆ لە ناوبردنی کورد و پێکەکانی کووردە لە هەموو ڕوێکەوە چ لە ڕووی ئابوووریەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی پەیوەندیەکانی دەرەوەی حکومەتی هەرێم لەگەڵ دەوڵەتەکانی بۆ نمونە و دەوڵەتانەی کە دۆستی کوردن لە هەموو ڕوێکەوە تەنیا مەبەستی عەرەب هەر لە مێژووی دۆستایەتی نێوان کورد و عەرەب تەنیا مەبەستیان بۆ لە ناوبردنی یاخود بڵێن لاوازکردنی پێکەکانی کوردستان. هیوادارم لە هەردوو حکومەتی هەرێمی کوردستان و حکومەتی بەغا پێکەوەدانیشن ئەو بلۆقەیە لەسەر هەرێمی کوردستان هەیەتی بە شێوەیەکی دانوستان لەسەر مێزی گفتوگو ئەو هەموو مەشاکلانە چارەسەر بکرێت. بەم بەشخانی خۆم من گەشتبین نیم لەو بەڵێنانەی کە عابادیداوە لە بەرامبەر هەرێمی کوردستان تایبەت لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. ملکەتکردنی گەلی کورد ئەوجە بە هەر شێوازێک بی چۆنی برسی بکەین چۆنی ملکەت بکەین کە بە هەموو شوڕتەکانی بەغدا ڕازی بێ بەرکو ببینەوە بگەڕێنەوە نەک ساڵی هەشتا بگەڕێنەوە ساڵی شێستەکان یعنی ئەو دەستکەوتانەی ملەتی ما بە چەک بە شەڕ بە خوێن بە سیاست دەوێ لە یەک چرکەدا بە برسیکردنی ئەو ملەتە لە ناوی ببە. فکرە من غادرەکە زۆر مەزن کورداتی تاکردن و دەبی vê wezeyda Kurd hemû piştayek bin ku nek bi hikûmeta Bexdayê bi hiç tiştekî neşkên û ew quweta hey dest nedin û ew tiştê ku Bexda taze diketin her Bexda xûdê zererê ketin nek Kurd.